پاشەکشەی میدیای دەڤەری سلێمانی خاڵێکی گرنگە ئینسان دەبێت لەسەری ڕابوەستی کەس ناتوانین کۆڵی لە ڕۆڵی مێژوویی و کاریگەری میدیای دەڤەری سلێمانی بە ئۆپۆزیسیۆن و بە ئەهلیەکەیەوە بکەی کە چ ڕۆڵەشی کاریگەریە هەموو بەتایبەت لە دوای دروستبوونی هاوڵاتیاڵە نەم 2001 بوو تاوەکو 2018 و 19 ڕۆڵەشی زۆر گرنگیان جێڕا ئەو ڕۆڵە ئێستا کە نابیندری ڕاستە بەشێکی سۆسیال میدیایە بەڵام خۆ کاکە لە هەموو دنیا میدیای مەسەن لە هەموو وڵاتە ئەوروپیەکان میدیاکان وەک خۆیان ماون ینی بەو دەرەزە پاشەکشەیان نەکردیە دووش هەموو ئەو میدیانە پەیزیان هەیە میدیای ناو سۆسیال میدیان هەیە ئەوانە لەوەش زۆر لاواز بوونە خاڵەشکە من دەتوانم ینی ئاماژە بۆ کەم شکست و خیانەتی گۆڕان لەگەر مەبادیئەکانی خۆی هەم گۆڕان هەم نەوشیروان مستەفا کاریگەریی نگەتیڤی زۆر گەورەی لەسەر هەموو لایەنێکی نا بە مەنفی هەم ڕۆژنامەنووس بواری ڕۆژنامەنووسیدا ئەمە وای کردی وتر دەسەڵات زیاتر تەنگ بە خەڵک بەربچین بی هیوایەک دروست بووە لە ڕێی پارا لە ڕێی ژن کە بەداخەوە لە دەڤەری سلێمانی ئەو حاڵەتە لەگە چەند ڕۆژنامەنووسک کرایە بە ڤیدیۆ گیراینا من کەەوە دەڵێم ئەو کارێکی زۆر بێ ئەخلاقیە کە یەکێتی کردی لە 2019 و 2021 ئەوەی ئەمن زانیت پارە ئڕهاب ئەو کابینەیە لە دوای هاتنە سەرکاری مەسرور بارزانی کۆمەڵێک لەو ڕۆژنامەنووسانەی کڕیە بۆ ئێستا سیر کرد لە دەڤەری سلێمانی کەمترین خەبەر لەسەر دەڤەری هەولێر هەیە لەسەر حکومڕانێتی هەولێر هەیە بەشێکیان کراون بەشێکیان گەمە دەکەن گەمەی چیخۆڕی دەکەن و بەشێکیان خۆیان ڕاگرتێ کە جێگا ڕێزن بەڕێزان بۆ ڕاستی ئەوانە وەرسەیەکە کابینەی نۆیەم کەمترین هەواڵ لە دەڤەری سلێمانیەوەیە هەڵدەقۆڵەوە وەی کۆن هەموو لەوێن دەربوو مەسەلەی تورکیا درۆن تیرۆر ئەو هەموو بردومان ئەوی تورکیا زۆر بە لاوازی دەبیندرێتن زۆر بە لاوازی دەبینێ نەکەر ئەو میدیا ئەهلیە خودی NRT وەرە قیاسیکە لە زۆر مەسەلە بەنمونە لە دژایەتی تورکیا زۆر لاوازە هەر زۆر لاوازەکە بڵێم نیشە لە سکاڵای ئەمریکا ئەو ئەمریکا کە یەکەم دار 50 ناوی بەرپرسە بووە دۆستیەکە گەیشتە ناو مەحکەمەی و ئێستا ئەو مانگەیدا بێت سەر لە نوێ سەر هەڵدەداتەوە درێژەی پێدەدرێت 2 ساڵ بەردەوام بوو 18 ئەڵقە بڵاو کراوە ناوی دەیان بەرپرسی تێدا بوو یەکچە نەوێران بکەنە خەبەر نەوێران نەکردە بەر ئەوەی برێن ئەوە نەبووە بای ئەوە هەبوو بەقەت ئەوەی 2 على 6 نازام لە چێ دێتن و 2 سمۆرە وا بووە و 2 ئەو بای ئەوە خەبەر هەبوو کەسیان نەوێران خۆلێ بدەن لە ترسنۆچیان بوو لە بەرتیلدان لە پارتی بوو بۆیە جگە لەوەی دژی تورکیا دژی پارتی دژی مەسرور بارزانی هیچیان نەبوو بە پێچەوانە فۆکسیان بەشێکی زۆری لە میدیا لە ناو سلێمانی شەڕی بەس سلێمانی دەکەن ناپارتنەوە هەولێرێ ئەوە بەرتیل کراینە بەشێکیان من ناتوانم بڵێم هەر هەمویان ئەو بێویژدانیە هەن هێشتا بە هەناسەیەکی جوان ئیش دەکەن وێسە بەس میدیای سلێمانی زۆر لە پێش میدیای هەولێر نییە ئەگە بڵێن بێ بیر و بێ هیوایی خەڵک و نازام چێ کاکە تو دێ ناو سۆسیال میدیا هەست پێ ناکەی زۆر پاشەکشەی گەورە کرابی وەرە سیرکە بڕۆ هەموو پەیجە فەرمیەکانی پارتی سەدان پەیجی سێبەری پارتی بزەنە چ حەشر بە پارتی دەکرێتن چ حەشر بە ناو کوردستان بیسار و ڕوودا و ئاوا میدیا و ماڵپەڕ ئەوی کەسایەتەکانی هەر لە مەسعود و مەسرور بارزانی بڕۆ خوارێ هەر هەمیان چ حەشر لە کۆمنت پێیان دەکرێت لە ناو ماڵەکانی خۆیان ڕسوا دەکرێت دۆستیەکان هەموو لە سۆسیال میدیا خڕدەبتەوە بۆیە ئەو پاشەکشەی سلێمانی جێی هەڵوێستەکردنە و بەداخەوە ئێستاکە هەر کەمێک لە پێش ئەو میدیانە کە لە هەولێر هەیە ئەوە جێگای سەرنجە جێگای هەڵوێستەکردن هەرویستم ئەو سەر